سێم شەپۆلی بەفربارینە حاجی ئۆمەران دەگرێتەوە. نزیکەی 15 سانتیم بەفرباریوە. بەهۆیەوە کەشێکی ساردی دروست کردووە و بەرزترین پلەی گەرما لە ناوچەکە دەگاتە ناقص 3 پلە و نزمترین پلەش لە شەوان دەگاتە ناقص 3 پلەی سیلیزی. لەگەڵ هاتنی ئەو شەپۆلە بەهێزەی بڵین دەڤەری باڵەکایەتی گرتەوە تا ئێستا نزیکەی 10 سانتیم تا 12 سانتیم بەفرباریە و لەگەڵ بەفربارین شەختە و بەندێکی بتەواو و بەهێزی دروست کردیا. بەڵام تیمەکانمان هاتن هەم بۆ ڕاماڵینی بەفر و هەم پڕژاندنی خوێ لە ڕێگای چۆمان حاجی ئۆمەران. ئێستا بەفرەکە تقریبان ڕێگاکە ئاسایی بۆتەوە. بەراورد بە ساڵی ڕابردوو باران و بەفر ئەمساڵ کەمتر باریوە. هاوڵاتیان لە حاجی ئۆمەران دەڵێن کەم ساڵ هەبووە وەکو ئەمساڵ ڕێژەی بەفربارین بەم ڕێژەیە کەم بێت. کەم باریوە لە ساو ساڵەکانی پێشتر. چەند ساڵێکە بەفر دەکەویتە ئاخیری ساڵێ مانجی 2-3 و ئەوانە بۆیە حاجی ئۆمەران پێویستی دائیمەن پێویستی بە بەفرشی زۆر بباری لەبەرەوەی هەم لە ڕووی کشت و کاڵی هەم لە ڕووی ئاژەڵداری زۆر پێویستی پێەیە. ساڵان قەدیم زوو مانگێک 20 و پاییزیوە بەرەخۆ دەدا. ئەگە بەفریش زۆر بی ئاو کانی و ڕووبارشت ئاوەکەی زیاتر دەکا. ئەگەر بەفر و بارانیش نەبی بە خوددایە دەنا کەم دەکا. ئەوزار هەم شتێکیش بە خوددایە. فەواتیم و حسێن خوشکۆبران لە بەسڕەوە هاتوون بۆ حاجی ئۆمەران بۆ بینینی دیمەنە جوانەکانی بەفر. ئەوان دەڵێن بەسرا بەفری لێ نابارێ و کەش و هەوای گەرمە. لە بەسڕەوە بۆ ئۆتۆمبیلی تایبەتی خۆمان هاتوین. هاتوین بۆ سنووری ئەولێر و حەزمان لە بینینی بەفر بوو. کەشوهەوا زۆر خۆشە. شتێکی خۆشە لە کاتی بێیشیدا بینە ئێرە و کەشێک بگۆڕین. برا کوردەکانمان کەسانی زۆر باشن. خی گەورە بیان پارێزت و تەمەنیان درێژ بکات. سەرڕای ئەوەی لەوێ باران دەبارێت و کەش و هەواش خۆشە بەڵام کەمێک گەرمە. کەش و هەوای ئێرە زۆر خۆشە بە تایبەت بۆ کەسێک کە بێت و کەشێک بگۆڕێت چونکە لە باشوور کەش و هەوا گەرمە. گۆڕانکاری لە کەش و شوێن خۆشە هەروەها بینینی بەفریش زۆر خۆشە. تغيير يعني تغيير الجو حلو وثلوج حلوة همينة. سێ مانجی پاییز و مانگێک لە وەرزی زستان ڕۆیشتووە تاوەکو ئێستا باران و بەفری پێویست نەباریوە. هاوڵاتیان داواکارن لە خوای گەورە بە وشکە ساڵی تاقییان نەکاتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجی ئۆمەران لە دەڤەری باڵەکایەتی.